بەخێر بێن زۆر سپاس. لەنیا فریدون عزیز ڕێکار ئاوات فەرج بەڵێ. بەخێر بێن سەرچاو پێشەوەی پرۆسەکە دەست پێ بکەین و مارەیەەکە بکەین راپۆرتەکە پیشانی دکتۆر ئەین بزانین راپۆرتی پزیشکەکەتان چۆنە سوورەت خەیدوشتان تاواوە دەستان خۆش بێ مەزبوطە کاک دکتۆر راپۆرتە پزیشکەکە دڵنیابینەوە لێ بزانین باش. دکتۆر گیانەوە بەداخەوە بڵێم ئەو دوو بەڕێزە هەردووچیان بەپێی ئەو پشکنینانە هەردووشیان هەڵگرن بۆ نەخۆشی تەلەسیمیا لە جۆری بێتە. ئۆکەی بەپێی پشکینە پزیشکەکان بێت هەردووک بووک و زاواکەمان هەڵگری تەلەسیمیان. هیچ کێشەیەکم بۆ دروست نەبووە. دکتۆرجیان چەند جار خوێنم وەرگرتو هیچ کێشەم نەبوو. چەند جار خوێنت وەرگرتووە؟ بەڵێ. بەڵام بەگشتی کێشەتان نەبووە. ئۆکەی دکتۆرگیان پێمان بڵێ کە تەلەسیمیا چییە؟ کێشەکەی چییە؟ ئەمە ئەگەر ئەم دوانە هاوسەگیری بکەن چی ڕوو دەدات؟ سەرەتایەکی خێرا بۆ فسیۆلۆژی خوێن و هیمۆگلۆبین. جەنابتان لێرە باستان کرد کە ئیشی هیمۆگلۆبین گواستنەوەی ئۆکسجینە لە سیەکانەوە واتە لە هەواوە بۆ خانەکانی لەش بۆ ئەو خانە بە زیندوی بمێنەوە. نەخۆشی تەلەسیمیا چییە؟ نەخۆشی تەلەسیمیا نەخۆشیەکی بۆماوەییە. ئەو کەسانی کە نەخۆشی تەلەسیمیا بن توانای دروستکردنی هیمۆگلۆبینی پێویستیان نییە. ئەو هیمۆگلۆبینەی ئەو بڕێی ئەو ڕێژەی کە پێویستە لەش هەیبێ بۆ گواستنەوەی ئۆکسجینی پێویست بۆ خانەکانی لەش ئەو نەخۆشانە مۆخی ئێسکەکانیان توانای دروستکردنی ئەو بڕیان نییە بەهۆی ئەو کێشە بۆماوەیە جیناتیە کە هەیەە. لەبەرەوە تووشی کەم خوێنیەکی زۆر تون دەبن ئەگاتە ئەو ڕادەیە کە ئیتر کەم خوێنیەکەیان لەگەڵ ژیانە ناگونجێ یعنی بوارێکیان نامێنێتەوە بۆ ژیان. وای دانین کە بۆ مۆخی ئێسکانەکەیان ناتوانێت خوێن دروستکە کە ناتوانێت هیمۆگلۆبین دروستکە مانای ناتوانێت ئۆکسجین ببا بۆ خانەوە بۆ شانەکانی لەش کاتە ئەو کەسە ناتوانێت بژی. ئەمە ئەگەر مناڵی ئەگەر ئەم دوو کەسە هەڵگر بن مناڵی توشبووی تەلەسیمیان دەبێت. بۆ هەر سکپڕبوونێک ئەگەر هەیە 25% ئەو مناڵە تەلەسیمیا بێن نەخۆشی تەلەسیمیا بێت. توشبوو بێ نەک مەیجەر توشبوو بێ نەک هەڵگر توشبوو بێن نەخۆشڵی نەخۆش واتە توشبوو کەواتە پیاڕەوەی هەڵگر. کەواتە ئێمە دووشتمان هەیە ئەوتان ئاگا لێبێت. توشبووی تەلەسیمیا واتە تەلەسیمیا مەیجەر واتە نەخۆشی تەلەسیمیا بەڵام هەڵگر وەکو ئەم دوو بەڕێزە هەڵگرن تەلەسیمیا ماینەریان هەیە کەم چەند نیشانەیەکان ڕەنگە هەبێت بەڵام ژیانی ئاسایی دەژین بەڵام مناڵیان دەبێت کە توشبووی تەلەسیمیایە و مەیجەرە. باش وەڵام پرسیارێکم لێتان هەیە دەمێکە ئامادەکاریەکەن بۆ ئەم پرۆسەیە؟ بەڵێ زۆر. ئەگەر لە ڕوو چەند دەبێت؟ دکتۆر زۆر زۆر. ئەگەر لە ڕۆ پزیشکەکە نەگونجاو بێت ئێوە هاوسەرگیری بکەن ئەو کاتە چی؟ نابێت چارەسەر دکتۆرجیان بۆ بابەتەکەی ئێوە و بۆ ئێستا ئەمە راپۆرتە پزیشکەکە دەینە جەنابی حاکم بڕیاری کۆتایی لای جەنابی حاکمە. جەنابی حاکم بە پێی ئەم پشکنینانە بێت وەکو کە پزیشکی پسپۆڕیش باسی کرد ئەم دوو کەسە هەڵگری تەلەسیمیان ئەگەر هاوسەرگیری بکەن بە یەکەوە منداڵی توشبووی بە تەلەسیمیان دەبێت. بڕیاری کۆتایی لای ئێوە. لەبەرەوەی ئەم دوو کەسە هەڵگری تەلەسیمان من ناتوانم ئەو مەسئولیەتە بخەمە ئەستۆی خۆم مارەیەکە ئەنجام بم. حاکم ژیان قسەیەکی خێر کە حاکم
داوای لێبرد نەکەم لەبەرەوەی ئێمە بێ کۆمەڵگایەکی تەندروست دروستکەین داهاتوو مناڵەکانمان بە تەندروستی لەدایک بن لەبەرەوەی من ناتوانم ئەو هەسەرگیری ئەنجام من بڕاستی داوای لێبرد نەکەم. یعنی چارەسەرێک نییە؟ چۆن شتی وا ئەبێت؟ ڕێگا شتێک بڵێ؟ ڕێگا قسەیەک بکە دڵم تەقی. چی بڵێ چی؟ بەڕێزانەوەی کە هەمومانی خەمبار کرد بەڕاستی کاردانەوەی دوو کەسە کە یەکدیان خۆش دەوێت و دەیانەوەی هاوسەرگیری بکەن. دکتۆر هونەر هیچ هیوایەکی پزیشکی هەیە؟ بێگومان باشترین و ئاسانترین چارەسەر بۆ ئەم بارودۆخەوەیە ئەو هاوسەرگیریە نەکەن.